ناو هۆڵی پەرلەمانەوە بۆ ئەوەی دانیشتێکی تایبەت کرێت لە دوای ئەوەی کە ئێمە بە پێی داتاکانی وەزارەتی سامانە سروشتیەکان 430,000 بەرمیل نەوتە فرۆشێک کە بەهاکەی بریتیە لە 991 میلیارد دینار و لەگەڵەوەشدا 350 میلیارد دینار داهاتی ناوخۆیی بووە و 27 میلیارد دینار هاوپەیمانان بووە و جگە لەوەی کە نزیکەی 44 میلیارد دینار لە داهاتی ئەو نەوتەی کە بۆ کۆمپانیا ناوخۆیەکانە فرۆشێک کۆی گشتی ئەمە کاتە ملیارێک و 412 ملیار 1 تریلیۆن و 412 میلیارد دینار و ئەمە بە زیادەوە بەشی موچاکە و ئێمە لێرەوە بە سەرۆکایەتی پەرلەمانمان ورد و بۆ ئەوەی کە ڕێگەمان نادەن لەسەر لێبڕینی موچە قسە بکەین و ئێمە فیکەمان بۆ جێگری سەرۆکی پەرلەمان لێدا کە ئەمە کۆتایی پێبێن چونکە هاوڵاتیانی خۆشەویست ئەم لێبڕینی موچە بۆ ئەوەیە کە بەکار بێنرێ بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەوەی کە بێ ئەوەی گوێ بدەنە گیرفانی خەڵک ئێمە لەم منبەرەوە لەناو پەرلەمانە هەموو ڕێکارێکی یاسایی پەرلەمانی گرینێک بەر بۆ ئەوەی کۆتایی بەم لێبڕینی موچە بهێنرێ و ڕێگەش دەم بە کاک هاوڕێی مەلاسار قسەکاری تەکە. بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لێبێ. ڕاستیەکەی ئێمە لە پاشەوەی کە چەند جەلسەیەک یەک لەسەر یەک کۆمەڵێک بابەتمان ئامادە کردووە بۆی بە نوقتە نیزامی بیخەینە ڕوو، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان هەر جارێ بە شێوازێک ڕێگریمان لێیەکە، جارێک کامێرەمان لەسەر کوژێنێتەوەی گرفتمان نییە بابی کوژێننەوە، بەڵام گرنگەوەیە کە ئێمە نوێنەراتی خەڵکەکەین بێڵن پەیامەکانمان بگات بتوانین داخوازی خەڵک بگەێنین. هەروەکو کاک سەرکۆ باسی کردێمە چەند یاداشتێکمان ئامادە کردووە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان بوون بە بەرگری کار، بوون بە قەڵغانی ئەم حکوومەتە لە کاتێک ئەم حکوومەتە نەیتوانیوە شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بدا، ماوەی چەند مانگ یەک لێی بڕیوە، هەموو ئەمانە هۆکارێک بوون سەرباری ئەوەی ئێمە لە ڕێگەی یاداشت نووسراوەوە هەوڵماندا حکوومەت لەوە تێبگا کە ئەمە نیگەرانی و ناڕەزایەتی خەڵکە ئێمە هاتووین لە پەرلەمانی کوردستانی گەێنین، بەڵام بەداخەوە لەبەرەوەی حکوومەت نەژنەفە نابیستێ ئەمڕۆ هەوڵماندا بە جێگەی سەرۆکی پەرلەمان بڵین ئەم پەیامە لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمانەوە بە حکوومەت بنێرین. ئەمان ئەم نیگەرانیە نیگەرانی ئێمە نییە بەتەنها، ئەمان نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستانە. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ببوورە بۆم بوتایە لەگەڵ هەڤاڵ هاوڕێم کاک سەرکۆ بایکۆتی دانیشتەکەمان کرد، پێمان وایە دانیشتەکان ئەبوو بەرنامەی کار تەوەری گرنگتری تێدا بووایە. بە نمونە ئێمە 32 ژمان کۆ کردەوە لەسەر گرێبەستی 50 ساڵی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان، بەداخەوە تاکو ئێستا نەخراوەتە بەرنامەی کارەوە لەسەر لێبڕینی موچە چەندین یاداشتمان کردووە و دەیان بەڵێ سزادراوانی بادینان. بەداخەوەوە یەکێک بلۆ بابەتانی کە زۆرینەی فراکسیۆنەکان واژۆیان کردبوو بۆی کە لە بەرنامەی کاردان درێ قسەی لەسەر بکرێ ئەو زوڵم و ستەمەی بەرامبەریان کراوە لە ڕێگای پەرلەمانەوە بە حکوومەت بوترێت. خۆی ئێمە لەبەرەوەی پەرلەمانی کوردستان مەرجەعی باڵای سیاسی و بڕیاردانە لە هەرێمی کوردستان و ئەم فیکە لێدانە بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە ئەم ئەبێت ئەم نایاساییەوە ئەم مخالفەی قانونیە ڕابگرن حکوومەت بەبێ ئەوەی گوێ بداتە پەرلەمان و بێ ئەوەی گوێ بداتە یاسا بەرکارەکان لێبڕینی موچە بەردەوامە و سەرۆکایەتی پەرلەمانیشمان وت کە ئەمە ئیتر ئێمە هەموو ڕێکارێکی خۆمان نەگرینە بەر و لە ئایندەیشدا ڕێگای تر هەیە کە تاقیەکەینەوە. بە دڵنیایی بار پێم خۆش بۆ پرسیارت کرد. یەکێک لەوەی کە من لە پەیڕەوینە ئەوەی کە داوام کرد نوقتە نیزامی بیخەمە ڕۆەوە بوو، وتمەڵێم ئێوە بەڕێزان لە سەرۆکایەتی پەرلەمان زۆر جاروا قسەکەن بە نەفەسی قسەکەن کە هەموو حزبە سیاسیەکان کۆکن لەسەرەوەی کە لێبڕینی موچە بێ. وتم پێشنیارەکان بۆ سەرۆکایەتی پەرلەمان کە جێگری سەرۆکی پەرلەمان ئەمڕۆ ئیدارەی جەلسەکەیدا پێشنیاری بۆکەین ئەڵێین وەرن بڕیارێکی پەرلەمانی بخەنە دەنگدانەوە دەسەڵاتەکانتان بەکاربێنن بۆ ئەوەی کە بڵین پەرلەمانی کوردستان دژی لێبڕینی موچەیە. ئەو کات دوو حاڵەت ڕۆدا، یەکەم بۆ خەڵکی کوردستان ڕوو نەبێتەوە کام فراکسیۆن لەگەڵ لێبڕینی موچێ و کێ دژە، دووەم ئەمە دەستکەوتێکی مێژوێ بۆ پەرلەمانی کوردستانیش سەرباری ئەوە و هەتا حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو وتمان کە نەژنەفە و ناویستێ سەرباری ئەوە کە حکوومەتیش پابەند نەبێ پێیەوە.
بەڵام بەداخەوە ڕێگایان نەدا. سوپاس بۆ ئێوە. سپاس.